چاودێرانی سیاسی لە کەرکووک ڕایدەگەیەنن پەرەسەندنی پەلامارە تیرۆریستەکان لە ناوچە جێناکۆکان لە بەرژەوەندی حکوومەتی عێراقدا نییە و بە پێویستیشی دەزانن بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنیانەی کە ماوەیەکە لەو ناوچانەدا دروست بووە ژووری هەمانگییا و بەش پێک پێێنرێت. پێگومانەوە بۆشای ئەمنیەی کە لە ئێستا هەیە سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ بۆشایی سەربازی کە لە ناوچەی کەرکووک و ئەوانەی چواردەوری لە ئێستا یەک هێز حکومی ئەم ناوچەیەکە کە هێزەکە خۆی لە خۆیان نامۆیە و خەڵکی ناوچەکە نیە لە ڕووی جیۆپۆلیتیکی سەربازیشەوە زانیاریی ئۆتۆی لەسەر ناوچەکە نییە بۆیە فراغیشی ئەمنی دروست بووە کە بۆ تەمای ئەوەی کە هێزەکانی داعش بە کەیفی خۆیان لەو ناوچانە سوود وەربگرن بە تایبەتی دەرەوەی کەرکووک کەبین لە سنووری داقوق و گوندەکانی کاکەی و لە منتیقەی دبس و زۆر ناوچەی تر و لە حەویجە ئەوە ڕوویدا و دووبارە بێتەوە. چارەسەر تەنیا چارەسەر ڕێگا دەستوریەکەیە کە لە مادی 140 هاتووە هێزی مشتەرەکە بێ هێزی پێشمەرگە و هێزی ئیتحادی پێکەوە تەنیا چارەسەر ئەوەیە وەک پێشتر هێزی پێشمەرگە بەشداری هێزی ئیتحادی کردوبوو لە پارێزگاری کەرکووکە هیچ مەشاکلێکی ئەو تۆ نەبوو داعش بۆ دەڕندەی خۆیەوە نەیتوانی تەسی لە کەرکووک بکە هەر ئەوەش بووە هۆی ئەوەی کە لە ناوخۆی کەرکووک ناحیە ئەمنیەکەی زۆر پارێزراو بوو. هێزە ئەمنیانەی کە ئێستا هەن لە کەرکووک و ناوچە جێناکۆکان وەکو پێویست نەتوانیوە ئەو بۆشانە پڕکەنەوە و بە حکمی ئەوەی کە شارەزانی لە جوگرافێتی مەنتەقەکەەوە توانای بەرانگبوونەوەی داعشیان نیە بۆیە هەست دەکرێت کە ئێستا حکوومەتی عێراق هەست بەو لاوازیاکە و دەبێت بیر لەوە بکاتەوە کە ئەو ژووری ئۆپراسیۆنی هاوبەشەی کە زووتریش هەبووە و ئێستاش کورت پێداگری لەسەرەکە و ئەمریکەکان پێداگری لەسەرەکەن بە زووتری کە دروست بێ بۆ ئەوەی کە ئەو بۆشایانە پڕکرێتەوە و زیاتر پەرە نەسەرێت ببینەوە هۆکار و ناشمانوێە متەفەرج بۆستین تەماشای ئەم دۆخە بکەین خوێنی خەڵکی کەرکووک بەفیرۆ بچێت. سەرۆکی لیستی یەکێتیش لە پارێزگای کەرکووک ڕایدەگەیەنێت بوونی هێزە فیدراڵیەکان لەو ناوچانە بەتەنیا ئەوەی سەلماندووە کە بۆشایی ئەمنی هەیە و ڕاشی دەگەیەنێ تاکە چارەسەر بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنی لە ناوچەکانی کەرکووک و خانەقینیش پێکهێنانی ژووری هەمانگییا و بەشە تاکە ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە دەبێت هەردوو لە ئەوە بزانن هەم هەرێمی کوردستان و هەم حکوومەتی فیدراڵیش ئیدارەیەکی مشتەرەکی عسکەری ئەمنی دەبێت لەم منتیقە جارێکی دیکە دروست بێتەوە دەبێت هێزی پێشمەرگی کوردستان بە مشتەرەکی لەگەڵ هێزی حکوومەتی ناوەند لە مەناتقی کەرکووک و دەوروبەری و ناوچەکانی دەروی کوردستان بوونیانە بێ و تاکە ڕێگاش بۆ ئارامکردن و بەرقەراری ئەمنیێت لەو منتیقەیە بەم ڕێگایە دەکرێت و من پێم وایە ئێستا عێراقش لەوە تێگەشتووە عێراق ئەو ئیمکانەتە لە ڕووی عەدەد و عودەتەی نییە کەوا بتوانێت هەموو ئەو فەراغە عسکەری کە ئەمڕۆکە لە ناوچەکانی خواروی کەرکووک دروست بووە لە ناوچەکانی منتیقەی خانەقین و بۆ خوارە و جەلەولا دروست بووە دەبێت عێراق ئەوە بزانێت کە ئەمە لە مەسلحەتی دەسەڵات نییە و لە مەسلحەتی پاراستنی هاوڵاتیان نییە بۆیە دەبێت بەنابەرێ بۆ ئەو هێزی کە پێوتری هێزی پێشمەرگەی کوردستان بە هاوبەشی جێژیکردنەوەی پێشمەگە لە ناوچە جێناکۆکان لە قۆناغی ئێستادا بۆ تەداوایەکی هەنووکەی ناوچە جێناکۆکان و ئەم داوایەش بە تەنازی خۆشحاڵی پێکاتی کورد نییە بەڵکو خۆشحاڵی پێکاتە ڕەسەنەکانی تریشە چونکە پێیان وایە بە درێژایی شەڕی داعش پێشمەرگە تاکە هێز بووە کە ئاسایی شوارەمی بۆ دانیشتوانی ناوچە جێناکۆکان بەبێ جیاوازی دابین کردووە. عومەر غەریب، کورتسات نیوز، کەرکووک.